ئەوانەی لە غەزە خوا مەحفوظیان کە ئەم وەلاء و بەرائیان بۆ دروست بوو عەقیدەیەکی باشیان وەرگرتووە ساحەی خۆشیانە ناسن ئەزانن کە بە بەردیش بەرەو ڕووی ئیسرائیل بوەستنەوە چونکە جوولەکە و احتیلالە هەر جهات فی سەبیل الله کە ئەکوژرێن وەختێک لە ناخیانە دروست بوو کە ئەگەر بەرد بە پۆلیسەکانیان بچێشن بە عەسکەرەکانیان بکوژن هەر جیهادە خوا بۆیان حسابەکە هەوڵە دەم بەردەکە بکەن بە دەمانچە بیکەن بە ساڕوخ ئەجینا برایانی عەزیزی من لە غەزەیەکە کە ڕجوبی لێبوو کە دەحلانی لێبوو کە ئەبوشباکی لێبوو کە 40,000 تاغوتی فتح لێ مراقبەی مسلمانانیان کرد لەو کاتانەیە ساڕوخە تەقی ئەم ساڕوخانە دەستکردی ئەهلی ئیسلام بوون لە ناو غەزە ناو غەزە پڕە لە خەڵک لەکوێ دروستیانە کرد ئەمە سڕیەتی حەماسە گەیەنێ قوەتی حەماسە گەیەنێ کە چۆن لەو هەموو ژێرزەمینانەیە توانیوێتی تۆڕنەدانێ توانیوێتی ئەم ساڕوخانە دروستکە کاکەجان خەڵکێ لە سلێمانی ناوێرە کاتنەک هەڵگرێ ناوێرە دەمانچەیەکی پێبێ قانە فیشەکە لە گەڕەچەک دۆزنەوە هەمویان تەبەڕای لێکەن خۆیانە چون بۆ دایرەی مخابرات و ئەمن پێیانەڵە کاکە ئەم قەوانەمان دۆزیوەتەوە بەس ئەمە هی زمانی قەدیمە ڕەنگە هی زمانی حکومەت بێ ئەمە ئەوە لەکوێ کە بتوانن لە ناو غەزایە سەواریخ دروستکە ئێستای تەقێنێک لەو کاتە کە تەیارەکاندا ئاسمانەوە خەڵکێک ئەگەر وا بزانێ بەس نوخبەیەکە پەروەردەیەکە بە هەڵەداچێت ئەم حەماسە مهمە گرنگیەکەی لەوایە منهەجێکی پەروەردەیی هەیە ڕجالاتی واجهەی پەروەردە کردوون پیاوێکی کردو بە ڕئیسی پەرلەمان دکتۆرای لە قانونا هەیە هیچ جەریمەیەکی لە گەردنا نییە پیاوێکی ڕیشتپی ئەقری بە ئەزمێنی تەجروبە ژیانی خۆشی هێناوەتە سەر ئەقری بە دنیاشکێ بۆیە کە کەوتۆتە بەردەستی ئیسرائیل بە چ سیفەتێک حکمیەدا بەرهومی هێناو کردێتی بە ناتق ڕسمی خۆ پێشەوەی بیەنە بیکا بە ناتق ڕسمی ئینگلیزی فێر کردووە بردوێت تێدەوراتەوە ئەم ئەعساب ساردەی هەڵبژاردەوە بیکابەوە هاتە لە بەرامبەر نەتەنیاهۆیە کە خارجی بوو لێوی بریندار بوو لە دیفاع لە ئیسرائیل و ڕزگارکردنی فرێنراوەکانی خۆیان لە کەمپالە لە ئۆغەندا هاتۆ مەحمود زەهاری بەرامبەرداناوە کە ئەویش لوتی بریندار بوو بۆی ئەوە بڵێت تۆ وەزیری خارجی مەیە ئەوە وەزیری خارجەکەی منیش لوتی بریندار بوو وەختی ئەم چەتیوە دێنێ ئەم ژنایکا بە ڕئیس بەسەر خەڵکە ئەمیش دێ ژنێکی خۆی خاتە پەرلەمانەوە کە دایکی دوو ئیستیشهادیە ئەمەیە برانی بەڕێزی من کەوابوو ئەبێ عەقڵمان دەمە بشکێ لەو کاتەی کە پیاوانی واجهەی دروست کردووە جامعەی غەزەی هەیە ئیغاسەی هەیە منەظەمەی ئیغاسەی هەیە تەنظیمێکی متەماسکی هەیە مخابراتێکی بە قووەتی هەیە کە جاسوسەکان کەشفەکە باڵێکی عەسکەری بەهێزی هەیە جێگا و شوێنی سڕیەتی بۆ خۆی دروست کردو حرەکەت دەکا و جموجوڵەکە ئەمەیە دەرسێک کە ئەبێ لە غەزەوەری بگرێت و ئەوەش دڵنیابن عەزیزانی من ئەو هجومەش کە کراوەتە سەر غەزە مادام لە دوو ڕۆژی یەکەمە چونکە تەوەرانە بێت لە دوو ڕۆژی یەکەم هەموو ئەو شوێنە حەساسانە بکتێ ڕۆژی یەکەم برانی من لە 240 جێگای داوە ئاخر دەستپێکی یەکەم پێوترە مباغەتە لە قوەی عەسکەریە 240 جێگا لێی دراوە ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم تەکمیلەوە شوێنانەی کردو کە بە احتیاط دائەنرێت چونکە مراقبەیەکە بزانە حرەکاتی تر لەکوێ خەڵەباڵغی هەیە لەو شوێنانەشی دیسان داوەتەوە ئەبوای ڕۆژی سێم هجوومە بەڕیەکەی یشکە ئەمە ڕۆژی پێنجەمە ئەوان ناوێرن ئێستا هجووم بکەن ئەوان ئەوانویست لە 240 شوێنەکەی قیاداتی حەماس فەوتا بێ بەڵام سەیرەکەن قیاداتی حەماس یەک لە شوێنی خۆی دێتەوە دەرەوە تەسریحاتی خۆیان نەدەنەوە